سوزه شماران گزانی تنیا و تنیا سوزه و تنیا جوانی گوزه که يكسر بوكاني من حرامي ذاك شنفان أو كان ياوي توتيا يا نشوي عزيزي ئاوایی بۆڕیەر مێژوەکەی بۆ 700 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە. زۆربەی ئەو بنەماڵانەی لە ناوم گوندەدا دەژین لە ناوچەکانی چواردەوری بۆڕیەرەوە کۆچیان کردووە و لێرە ژیانیان دەست پێ کردووە. بەشێکیان لە مەریوان و بەشێکی تریان لە گوندەکانی وەک بێساران و کەلجی و هەورامانی تەخت و چەند گوندێکی ترەوە هاتوون. بە هەردوو شێوەزارەکانی سۆرانی و هەورامی قسەیان کردووە. دابوونەریت و کەلتور و شێوازی ژیانیان هەورامیانەیە و لە بیناسازی و باخداری و هونەری گۆرانیدا ڕەنگی داوەتەوە. پەیوەندی کۆمەڵایەتیەکانی ئەم گوندە زۆر بەهێزە و وەکو خانەوادەیە کەڵس و کەوت دەکەن. ئاوایی بۆڕیەر لە ئەوەڵ منتەقەی ژاوەروە و شرۆ ئەوێت یانێ ئەوەڵین ئاوایی کە ئیتر لە وارد ژاوەرۆ ئەوی ئەوەڵ ئاواییە. ئاوایی بۆڕیەر نزیک بە 500 ساڵ لەمەوبەر یا زیاتر لە 500 ساڵ خدمەتی هەست و خەڵک لەم ئاوایە زندگیە کردێ. خەڵکەکەیشی ئەکسەرەن شغڵیان کەشاوەرزی و دامداری بووە. باوەجود بەوەی کە ئەم شغڵیانە بووە لە دۆران خۆیانە خودکەفا بوون یانێ هیچ احتیاجێکیان نەبووە بە شارەکان تر مەسەڵەن ئەگەر شتێکیان بۆ واردنەوێ لە حدود ساڵێکا توانیگیانە خۆیان لە نەزەر غەزای و لە نەزەر هەرچی ئیمکاناتەوە خۆیان تەئمینکەن. زوان ئاوایی بۆڕیەر سۆرانیە هەرچەند هاناو منتەقەی ژاوەڕوە و ئەکسەریەت ئەم ئاوایگەرە هۆرامین زوان بۆڕیەری سۆرانی قسەکەی چون جەماعەتێ لە ئەوەڵەوە هاتێنە ئێرنە احتماڵەن سنەیی بوون کە نەیاتوانیە بە زوان هۆرامی قسەکەن هۆرامیەکانی سازگار بوون لە ئەوانە چوونە سەر زوان سۆرانی هۆرامی و سۆرانی بەیەکەوە گشتی بەیەکەوە سۆرانی قسەیە کردی. ئێمەش هەر ئێدامەی ئەو زوانمانەداگۆ تا ئیسا هەر بە سۆرانی قسەکەی. لە نەزەر ئاو هەوا و ئاو هەوای بۆڕیەر تقریبەن بێژم شاید خۆشترین ئاو هەوا بێت لە منتەقا چون مەناتقی کێفسانمان هەست کێفێ وەک کاڵی سەر ئاو کێفە بەرزە کێفسانە لە منتەقا ئەناسیە لە هەر کوێ بێژی کاڵی سەر ئەیناسن و لە ئەوەڵ ئاوایی چەوکە نگەڵ ڕەدەکەی ئەگەیتە پرد دواو کە پردسانی پێژن ئاو کە لەوێنەوتێ ئاو منتەقەی ئەم هویە و سەر هویە و دوایەوە جانەوەرە و کەڵا تەرزان و حتا کۆماسی و ئەمانە هین ئەو منتەقە گشتی جەمەوە ئەوێتەوە تێتەوە ئەم ڕۆخانە ئەمە دوو ئاوی پێژن وەلە لە واقعە 4-5 دانە ئاو لە ئاوایەکان ترە و لە مەناتق ترە و وارد ئەوێ لێرەنەوە وارد ڕۆخانەی سیروانەوێ لە ڕۆخانەی سیروانە و حتا بەغا ئەم ئاوە ئەچێت بوو ئێدامی هەست. ئاوایی بۆڕیەر بە دەواازەی هەورامانی ژاوەرەوە دادەندرێت. دانیشتوانی ئێرە بە سۆرانی و شێوەزاری سنەیی دەدوێن. ئەم گوندە ڕوبەرێکی فراوانی زەوی کشت و کاڵی و باخ و باخاتی ڕازاوی هەیە. دووری نێوان بۆڕیەر و شاری سنە 80 کیلۆمەترە. کاروباری داری ئەم گوندەش سەر بە قەزای ساڵ واوایە. سەر ڕێگەی سنە کرماشانە. ژمارەی ماڵەکانی 280 بۆ 300 ماڵێک دەبن. ژمارەی دانیشتوانی دەگاتە 870 کەس. هەریەکە لە گوندەکانی هەرسین، نەسەنار، چەشمێر و ئاریان دەبن بە دراوسەی. ئەم ئاوایە حدودەن 80 کیلومتر بە شار سنە و فاصلەی هەست
6 کیلومتر بە مەریوانە و فاصلەی هەست چون تەواابێ شارستان سۆڵاواز نزیکتر بە سۆڵاوا تقریبان 30 کیلومتر فاصلەی هەست لە سۆڵاوە و بین سۆڵاوە تا کامیارانیش ئەم مەسیرە ئەبوورەکەن بۆ کرماشان لە بۆڕێرە و ڕێگەی تەرەدود ماشینە لە مەریوانە و لە سنەوە تێن لێرە ئەچن بۆ کامیاران و کرماشان ئاوایی بۆڕیەر حدودەن 280 ماڵ تا 300 ماڵەوێت حدودەن 850 تا 870 نەفەر جەمعیەتمان هەست خەڵگەم ئاوایە ئەکسەرەن هۆرامی بوون چون خەڵک لە ئەترافەوە هاتێن ئاوایەکان دەور و بەرمان هۆرامی بوون بە هۆرامی قسەیا کردێ دوایەوە کەمکەم ئەم لەهجە تەغیری دا و بوو بە سۆرانی علەتیشی ئەوە بوو بە سۆرانیەکان باش ڕاحەت نەبوون بە هۆرامی قسەکەن هۆرامیەکان مەجبور بوون بە سۆرانی قسەکەن ئەمە یەکێ لە دەلایلەکەیە ئیتر ئەم خەڵکیچە سازگار بوون بە یەکەوە چە هۆرامی چە سۆرانی ئەمانە هەر ڕیشە و ڕەتەوەمان یەکێکە هەر ئێمە احترامان بووە ناو یەکە ناو ئاوایەکانە احترامێ بەخصوصمان هەست ڕەوابەتێ بەخصوصمان هەست بۆ کوردی بۆڕیەر بە فارسی بۆڕیدەر باوە گەورە ئێمە بێژین بۆ 700 ساڵ قبل ئێمە تایفەی ئایر ڕەحیمی هاتێنە سەیرەنە یەکە بەناو محەممەد یەکە بەناو ئەحمەد من دەگار بووگەن لەوێنە لە مەریوانە و سلێک هاتن لە هۆرامان و سلێک هاتن لە کەلجیە و سلێک هاتن لە داریان و سلێک هاتێن لە ئەوێ هەنگەوە هاتێن لە بێسارانەوە هاتێن لە سەرڕز و هینەوە هاتێن ئێمانە ئێمە بووگنە عەشیرەی قەوی هەورامیمان تیا بووگە و کوردیش بووگن سۆرانی تا 70 ساڵ لەمەبەر ئێمە هەر سرێکمان هۆرامی قسەیانە کرد لە دوای تالێقەمانی چە وردە وردە ئێمە هەر لەبەرەوە دا ئەرازیات ئێمە ئەرازی خۆمان ساحیمەڵ خۆمان بووگین مدەدێکی پێچووگە خێڵ ئەشرەفە مەڵ کاتێن بە زۆر ئەم منتەقەیمانە داگیر کردێ ئێمە دەدوویان یاسە پامان دوای دەدوو مامۆستا مەڵاسحە و فەرمووی بەڵێ هەرکە 37 ساڵ بەسەر هەر مڵکێکەوە بێ هین خۆیە ئەوان هەڵسان بە پوڵ و بەملا وەلا مەڵا باسەوادەکان یان یەکیان خستە پایگەران و یەکیان خستە لەنگەرێز و یەکیان خستە سپێبن و یەکیان خستە وێژەنان و یەکیان خستە نەسەنار و تەفروتونان کردی دوای تەفروتونا ئێمە ئەرازیاتە بەرەو 1341 تەسیم ئەرازیاتە بەرەو گرکەس بوو بە ساحیمەڵ خۆی ئەم عەشرەتە بە یەکەوە ژیاگین دائیمڕۆ لەخوا بە زیاوێ ئێمە گشتمان خانەوادەی بگن و گشتمان وەک یەک بووین و گشتمان وەک خانەوادەی بگن بنەڕەت ئێمە لە عەسڵمانە و لە عێراقەواتین بنەڕەت ئەم دوو تایفە عومدە دوو برا عومدە برای کاسە چووسە کەنولەی خێڵ شاوازخان محەممەد و ئەحمەدی چاتنە سەیرە ئەوان ئیسە دۆر 120 ماڵێکن لە کەنولا دا مدەت مامۆم و باوام و باوکم ڕوابەتیان بەیەکەوە بووگە ئیسا ئەوان مردن ئەوانەی ئیتە ڕوابەتمان قەت بووگە لە دوایمەچە ئیسە ئێمە عەشرەگەری خۆمان ئیسا عەیدێکمان لە شارە عەیدێکمان لە مەریوان عەیدێکمان لە تارانە عەیدێکمان لە شماڵە عەیدێکمان هەن لەخوا بە زیاوە ئێمە لە ناویەکەدا ئیسا عەشرەتگەریمان خاز بووگە و ملەتگەریمان خاز بووگە و هەم بەستەگیمان خاز بووگە بەیەکەوە لە دوایمەجە هاوجەوارمان ئیسە ئەوە سەر و ماڵ و کەکڵیاواس و لەولاوە مازی بنە و نیاواس و لەنگەرێزە و سپێ بنە و خواشتە و هەرسینە و شاخەیەک لە بێسارانە و شاخەیەک لە ژانە و شاخەیەک لە نەسەنارە و چەشمیێرە ئەمەچە تاریخ جۆرەفگەی ئاواییەکەمان سوورێ گوڵێ وەی سوورێ وەگوڵێ تواگوڵی کەم باخی پەروەردەی کامردیێ هۆباوەوەنم جابەریزێ دێماخی سێرێ ڕامگیریتن ئەریباوەوەنم منی حواوڵی پەریسوێ
ديري أماكوا هنا زوانين داي خيري ومتر سوء قريب زاني ربا وانم داي بحاولي دردي قريانو ميو وصورة وقل داي فير واني دل بابن ديتون رنا زوانين داي شاي وفادر وان بوبا وشيخي وعزيز داي مالي بسارة وان برزي كالي سر ربا وان دايما يو كرمياني لدوعي بالاك وصورة وقل دايد السرير قردانو كاتيلي مدوري ربا وان من ديلي مويلانو وقشم سوتم هەورامان ناوچەیەکی شاخاوی و هەوراز و نشێوی زۆری تێدایە و ڕێگای گواستنەوە زۆر دژوارە بۆ مەبەستەش لە گوندێکەوە بۆ گوندێکی تریان لە ناو سنوورەکاندا بەرزە وڵاخیان بەکارێناوە لە بەرامبەرەوەشدا خزمەتێکی زۆریان بە وڵاخەکان کردووە لە دروستکردنی جێگەی حەوانەوە و ناڵکردن و دروستکردنی کورتان و سەرجل بە مەبەستی پاراستنیان لە مەترسیەکانی ئاو و هەوا و بەرز و نزمی ناوچەکە لێرەوە پیشەیەکی تایبەت بۆ ئەم مەبەستە دروست بووە و هاوشانی پیشەدەستیەکانی تر خزمەتێکی باشی بە وڵاخەکان کردووە ئەو پیشەیەش پێی دەوترێت کۆپان و ڕاز لە ئێستاشدا لە ناو ئاوایی بۆڕیەردا ئەو پیشەیە ماوە و بەردەوامە بە یەکێک لە پیشە دەگمەنەکانی هەورامان و ناوچەی کوردەواری دادەنرێت. ساڵ 50 چوومە سەروازی 52 سەربازیم تەواو کردگە هاتێمەسە و خەریک ئەم بینبینی حیوانم سندیگە و کۆپان و سەرجلم دوورانەیە ئاشرمەم دروست کردگە تا ئەنازەی کەشاوەرزیمان بووگە لێل مردمی تا ئەنازەی جۆر بووگەم من لە 57 لە خەریک ئەم کارمە بەلای مەرحوم حاجی عوسمان و لالە حەمە بەناو حەمەی لالە حەمە ڕەحیم لە دەلا ئیترە مەسپاوەلیش من نیمەیان هین ئەوانە داگیانە پێم ئیتر هاتمەوە چەنانێک بە شۆن ئەم ئاشرمە و مەرزەکە فرە مهم بوو دەستم کرە هۆسار و ئاشرمە و شتێ دروستکردنیچ هاڵێزم بووی چەندان تریکی پێچ و وەڵا دەستم کرە ناڵبەنیچ لەم بینیچە حێوان و بیلاتەجبی قاتل و وڵاخ و گاو ماوشتەی جەر خڕیدی فرۆشەکەم ئەم کارە و ڕۆژە کاسپیەکەی فرە بوو منتەقەکە تەقریبەن ئەماوەیە دەور 350 قاتلی تیا بووگە کەم ماڵ قاتلی بووگە هەر دوان بووگەن هەر بووگە سیانێکی بووگە ئیتر ئێمە لەسەر ئەوە فێر ئەم کارە بووین هاڵێرزم بووی ئیسەمە ئەوای ئێمە جفتی گای هاتیە جفتی گا 250 جفگای تیا بووگە ئەمان ئەوە خۆیان گالیکیان بگەمەڵا لە هاتم مەحاجی عەباس فکرم تێما کاکەمین جفتێکیان بووگە هەر ماڵێک ئەو فەرمی کەم ماڵی جفت و سێتاگای نەبووگە ئیسە جفتی گامان هەست بەسەر 280 ماڵ ئاوایی بۆڕێرە جفتێگایاتیە لە ئەسڵا ئێمە کۆپان و سەرجل جل و سەرجل مۆد بوو لە منتەقا چەندانێکی پێچوو بەشۆن ئەوە ئێمە ئەومانە تەغییر دایسەیتر بەجۆرێ نەماگە وڵاق ئیسە خەریکین هۆسار و ئاشرمە و شتە دروست ئەەکەین ئیسە ئەوەجە تەواو بوو نییە ئەمە هین چەند ساڵە دروست کریاگە نافرۆشیێت هاڵێرزم بووی ئیسەیج ئەمانە دروست کریاگەن هەن بە بەرچاوتانە و ئەو بازاڕیە نەماگەشمێ بڕۆیتە هانە گەرمەڵە و کەێمنە و بێرەڵواس و نەوسو و ئەرز بە حەزور تکەم گەچێنە و دەور خارگێڵانی شتە بەفرۆشیێت لای ئێمەی تر مۆدی نەماگە
من لە سەروازی هاتمە و لەند سەروازیە بووم ئەو حاجی ئۆسمانە دەدیە و لا لە حەمە تەشریفیان ناوە لێرە دوورانیگیانە بۆ چەند وڵاق چەند ماڵ ئیتر من هاتمەوە دەستم پێ کرد ئیتر ئەوان ناتێن بۆ ئەم لایەمە کۆپاندوز ناتێت لە حچێکە بۆ ئەماوە ئێمە کۆپان دروستکە. زەوی چێڵان پێداویستیەکی سەرەکی کشت و کاڵکردنە. ئەم کارەش مێژوویەکی دێرینی هەیە و بە چەندین شێوازی جیاواز ئەنجام درراوە. جووتکردن لە ڕێگاوە ڕێگایەکی باو بووە هەتا ئێستاش لە ناوچە سەختەکاندا پشتی پێدەبەسرێت. لە ئاوایی بۆڕیەردا یەکێک لە جوتیارەکان شوێنگا جووتەکانی کەوتووە و بە ئاراستەی چێڵگەکەی ڕێدەکات. لەوێ هێرەق و نێڵە و هاوزارەکەی ئامادە کردووە و هەردوو گاکەی بەیەکەوە بەستەوە بە مەبەستی بەکارهێنانی هێزی هەردووچیان لە چێڵانی زەویەکەدا. لە کاتی فەرمانکردندا جوتیارەکە بە زمانێکی تایبەت گاکان ئاراستە دەکات و زەویەکەیان پێدەچێڵێت. قدیم هەر فەرموویانە ئەوەی کە پایگای لێ کە بەرەکەتی ێز ئەوەیە مەش هەر ئەو هی تەجربە هەر کردێمانە چوونە حیوانە حیوانێکی بەسەزوانێ واقعیان حیوانێکی چاگە بێت و زۆر کات ئەمە شتێکە هەر شتێکە خوای بە قەوڵ ئینسانەکات ئەنەوەی لاوەگە مەلی بێ زۆر کات نە ئینسان و نە هێش و نێڵەکە و نەحیکی بەرگی ناگرێ وات وەڕۆی ئەمە معلومە کە بەرەکەتی ێز بڵێ بۆ مەدمی سابت بوو کە بڵێ ئەوەی کە گای کێڵێ و ئەوەی کە ئەبزانڵا دەیکێڵێ بڵێ بەرەکەتی ئەروەڵا فەرقیێس منم بۆ خۆی مە سابت بوو دووە من لە مەورد ئەبزارەکەەوە و ئەبزارەکە ئێمە پێژین هێش و نێڵە بڕێ منتەقە پێژین یێرەق ئەم هێشە درۆسەوێ لە چەندتیکەیە فقط یەکدانە مێخ ناخوات ئەوەی کە مێخی کلیبەی نایخوا گشتی دارە و تەنیا گاوەستنەکەی کە ئاسنە ئەویش پێیاکەی مێخی نییە سەرهێشە تیرەهێشە مشتیلەز شمشێرەز بەرکۆڵەز گاینجە هێش تەشکی لەوێ ئادەم قەتعگەلێ وە نێڵەکەیکی نێڵە من هێشەکە خۆم درۆسی یەکەم وەلی نێرەکە چون کە مقدارە ڕێزەکاری من خۆم ناتوانم درۆسی کەم وەسی لەگەڵ ڕێزکاری گەرەکە و نجاری نێڵە ئەوی نێڵەکە خۆی بە کولەن پێژن نێڵە دووەمان کەڵەمەی هەز بەن کەڵەمەی هەز یۆژانبەری هەز یۆژانبەرە وسە یۆژەکەی لێخیت و ئەیخەی لە هێشەکە وە لە بەحسەوە کە چۆن گوێرەکەی بگەی بە ئەو قەدیمی فەرمووی گیانە تا گوێرەکەی کرد بە گا و خوێنم بوو بە ئاو گایەکە بیکەی بە گوێرەکەی کە بیکەی بەگاژی هەر لە مناڵی ئەو عادەتی پێ بکەی ملی بخورێنی ئالوودێ خۆتی بکەی کاری پێ بکەی چکەچکە یێواژ یێواژ تا لەو دووە لە پاڵ گایەکە کە قەدیمی بێ ئەی وەسی بە نێڵەکەەوە یێواژ یێواژ ئەوڵ بە خاڵی تا چکەچکە عادەتەکە بە هاتوو چوەکەی یواژ یێواژ یێواژ کاری پێکەی تا شانی ئەو شانگاشی درۆ خۆش بوێ دیتر ئەو ژانگا سفتەوە بێتەوە کە وەختی کە ئەو نێڵە فشاری بۆ تێری و زۆری بۆ تێری ئێژ نەکایتر ئەو شانگا بە حاڵەتی خۆمانجی خۆشە بوێت خۆشەوێت جاچ کەچکە ساڵێ بۆ جۆرە ساڵی ساڵینی مە یێواژ یێواژ کاری پێکەی تاوێ بەگای کویتر بێخەتەرە کاری پێ بکەیت ئاوای بۆڕیەر ئەکسەری گا بووێ بە نۆدرەت کابرا گاکەی یا بەر حاڵگاینەوە یە تایکی بووێ وڵاخێکی بێ بەستێەوە لێ من لە ئاوایی وەک خوۆش تا دیگمە هەر بە وڵاخ جفتیاکرێ بە جفتێ وڵاخ لە منتەقەوە لێ ئاوای بۆڕیە شکر بۆ خواچوون هەر قەدیم گادار بووی سەیتە کە خەڵک وڵاخیش نەماگەوە لێ قەدیم هەرگا بوو من بە وڵاخ نەم دیگە بۆ سوورەتە خەڵک لە بۆڕێ وەلێ دیەکانترا دیگمە بە وڵاخ کۆپانێکیان لێ کردێ و کۆپانەکەیان کۆنەشتیان پێ و بەستێ و جەورەیتەوە کار ئەو نییە کارە وڵاخە نییە سەختە و من پێم خۆش نەبوو گە هەر نەم کردی و کار شتێکە من خەبەرم بێت ئاوایی لە ژێرابی لە غەرێز نیەسی هەرسین نیەسی مازی بن خاص خەبەرم نیەوە لێ وەزانم نیەسی بۆڕێر فەقەدەم جفتەگای منە هەز چەشمێر نیەسی ئاریان نیەسی ژنێن تا پارەکە جفتێکیانما و نام ماگەیانە خەبەرم نییە نەسەنار وەزانم جفتێکیانەسی و پایگەلانیش نیەسی گوازی ژەر نیەسی
شتێکە ئەمانە من خەبەرم بێ وێژەنان نیەسی ئەیتر بەمانە ئەزانم کە گانی بصوات جلاوداني شيم باكم هنا سي دوري وبيكي شيم عزي دوريك قد ناقري عملي بلبل شغبي حريقة بقول كم قول كم ريحان لە ئاوایی بۆڕیەردا خەیاتێک 45 ساڵە کاری درومانی دەکات لە کاتی پچڕانی دەزوەکەیدا بە ئەستەم دەتوانێت دەزوەکە بەکاربهێنێتەوە لە ڕێگەی گڵۆپێکی دەستیەوە ئەو کارە ئەنجام دەدات ئەو بە شێوەیەکی کلاسیک کار دەکات جلوبەرجی پیاوان و ژنان دەدورێت بەڵام بەهۆی پەیدابوونی مۆدێلاتی نوێوە سەردەمی زێڕینی بەسەر چووە و ناتوانێت لەگەڵ سەردەمدا بڕوات گەنجەکان کەمتر قوماش و جلوبەرجی سەردەمیانەی بۆ دەبن چۆڵبوونی ئاوایی دەکاتە پاسا و بۆ کەمبوونەوەی کارەکەی لە کاتی گفتوگۆ و پرسیارەکانماندا هەندێک وردەکاری و قسە و باسی لەبارەی کارەکەیەوە خستە ڕوو تقریبا 45 ساڵە خەیات بۆڕیێرم لە ئەنواحی بازگەلی کوردی مەعموڵی خۆمانیانێ ئەدورێنم لیباس هەورامیمان هەز ئەدورێنیم سلێمانی دوور ئەدورێنین عەلیخانی ئەدورێنین مەراخانی ئەدورێنین سێدۆگمە ئەدورێنین عرض بە حەزور جەناب دەکەم لە حیزبایەتی یانێ حیزبایەتی ئەدورێنین سوخمەی کوردی سوخمەی ئێلەکی سەڵتەی کوردی سەڵتەی ئێلەکی ئەمانە ئێمەش خۆمان بووگە هەمیشە کراس کوردی کراس چیندار لای مەڵا ئەنوەرەوە چەند مدەتی بووگم بعدەن چوومە سورەت و لای ئۆستا ئەحمەد سورەت و ئەسڵی ژنێنیە لێوێ هاتێ مەسە و جانشتەی بۆڕیەر بووگم ئیتر لای کەسێتر نەچووگم ئەگەر مۆدێکم بەدەست هاوردوێ چاوم بڕێگە لە ئۆستاکارە خۆم ئەو مۆدمت بەدەست هاوردیە ئەو لیباسەکە مەحەلی خۆمانە هەر جۆر بێ دوورانێمە ئێتە ئەوەی کە چەند نەفەریتر خەیات بووگن زەمان زوو هەسمان من بیرم نایێت ئێمە مەڵا حەسەنێک ما بووگە کوڕێکی بووگە بەناو مەسعود ها لە کورسانە ئەوەتە ئەو مەڵا ئەنوەرچە هەر برای ئەو مەڵا حەسەنەوە لای ئەوە فێر بوو ئێستا ئەوانی سماڵیان ها لە کورسانە هەم زەفەرێکی هەست هەم کاکە مەسعودێکی هەست ئەوانە خەیاتن بعدەن ئەوەتر من لێرا بە جانشتەی بۆڕیەر بووگە من خەیات بۆڕیەر بووم چەندان شەحی بەڵاناوێکمان بووگە لێرا بوو خەیات قەدیمی بووگە بعدن ئەوەی وەسا غالبی کمان هەز ئیسماڵی ها لە مەریوانە ئەوە خەیات بووگە شاگرد ئەو شەحی بەڵا بووگە ئۆسا ئەحمەدی کیشمانەز ئیسا ها لە ئامۆزش پەروەردەش مەریوانە شاگرد ئەو ئۆسا غالبە بووگە ئەوی جانشتەی بۆڕیەر بوو ئیسا ماڵێکی بۆ مەریوان ئێستا بەغێرە زمن چەندانەی ژن هەز ناودیا خەیاتن ئێستا دوو نەفەرتر کوڕمان هەز لێرەنا خەیاتن یەکە بەناو ئاراسەوەیکی چە بەناو ئەرکانە ئەوانچە خەیات دێن یانێ مەنوم سەر ئەوەسە ڕۆزگارێکە وا خەیاتێکەمان عومدە بوو چەند نەفەری لێرا بووین مەخلوق دیەکەمان فرە بوو ئێستا بەخاتر ئەوەیە کە دیەکەمان چۆ بگەیت چووکە بۆ شارەکان ئەمە نوم سەر ئەوەسە نەفوسمان کەمە بوو گەسەوە ئێتر مردممان نەماگە ئێستا بخوا کەمڕواجی هاتێ بەسەر گشتمان نەک تەنیا دانێکمان ئەین حقیقەتە گەرەکە خەیاتی پێشڕەفتی نییە وەڵی بازگەر ئیمڕۆژەن من چونکە شاگردیم نەکردگە بەخۆیش من ناچ بەسەر ئەو کارە چون شاد لێبازەکەی جناتم حرام گەڕان چون ئۆساکارە ئەوانەم ئێستا ئەم مۆدە جەدیدەکە هاتێ سەبرە من ئۆساکاریم نەکردگە من بە زەمان قەدیم کارەکەم ئەنیسە مەسەڵەن سەرنجە واینە هەست کراسگەلی مۆددارن مەسم مانتۆشڕوا من هەر نەمدوراندیە ئەوانە مۆد من نییەن شاگردیم نەکردگە شاگردیم نەکرد ئەنە خۆ ئەتوانم بدورێنم بۆ لە شاگردیم نەکردە و بە خۆی نانیشە ملی کار حرام گەڕێنم لە فەسڵ ئەوەڵ پاییزەوە تاکەتەی مەسڵەنکە بەهار گەیگە بۆ نۆڕۆز ئێمە کارمان بووگە وەێ معمول لەو دوو فەسڵا مەسەن نۆڕۆز 20 ڕۆژێ مایەکەمێنێ بە نۆڕۆز لەو فەسڵا بووگمانێ بعدن ئیتر داسیانزە بەدەر ئێمە کارمان بوو بعدن نەوەتە خەفتەیە فەسڵی بووگەیتر کارەکەی
بۆڕیەر گوندێکی فراوان و جوگرافیایەکی کراوەی هەیە، کەش و هەوایەکی سازگار و فێنچی هەیە. دانیشتوانەکەی بە ئارامی دەژین، پێکەوە خزمەت بە گوندەکەیان دەکەن و پەیوەندیەکانیان وەک پەیوەندی ئەندامانی یەک خانەوادەیە.